لە بەیانیەوە هاتوچۆی بار هەڵگر لە نێوان هەولێر سلێمانی هەولێر بە ڕێگای کەرکووک دەبیتن و جێ لە داخوازی ئەو خەڵکە دەگرین هەموو داواکاریەکانی خەڵکی ئەو سنوورە چ لە بالیسانەوە چ لە سماقولیەوە چ لە کۆیەوە داواکاری ڕەوانە ئێمە ئێستا 4 پرۆژەی گرنگ لەو سنوورانە لە جێبەجێکردندا یەکێکیان داواکاری ڕەوای خەڵکی کۆیە کە تەواوکردنی شەقامی فدراڵە دەستی پێکرایەوە بەڵام بەتاکید لەو ماوەیە هەندێک گرفتی بودجەی هەبوو ئەویش چارەسەر دەکرێتن و لەو نزیکانە بەڵێندەر دەبێت کارەکانی دەست پێ بکاتەوە هەروەها ڕێگای سکتان کە سەدا چلی تەواو بووە ئەوەش بەتاکید لە ئایندێکی زۆر نزیکدا لەو چەند ڕۆژەدا سیانە و چارەسەرکردنی ئەو ڕێگایە دەست پێ دەکاتەوە لەگەڵ ئەوەدا ڕێگای سماقولی لەبەرەوەی ئەو لۆدەی لەسەر بوو بەڵێندەر نەیدەتوانی کارەکانی خۆی بکاتن ئەویش ئێستا و هۆکار و ئەومە بەڕە نامینێتن ئەویش دەبی لە زووترین کاتدا بەڵێندەر دەست بە کارەکان بکە ئەو بابەتەش چارەسەر بکرێتن و ڕێگای بالیسانیش وەکو پارساڵیش ڕامانگەیان ئەویش دەستی پێکردی ئەویش گرفتی بودجەی هەبوو لەو چەند ڕۆژەدا ئەویش هەوڵ دەدرێت چارەسەر بکرێتن و ڕێگای بالیسانیش دەست بە کارەکانی دەکرێتەوە